ئێوارەی ئەمڕۆ بە دیاریکراوی کاتژمێر 4:18 خولەک دەنگی تەقینەوەیەک لە گەڕەشی زێڕینۆکی شاری سلێمانی بیسترا. سەرچاوەیەک لە ئاسایشی سلێمانی بە 1964 ڕاگەیاند بەهۆی ڕووداوەکەوە هیچ زیانێکی گیانی نەبووە، تەنها تەقینی بتڵێکی غازی هیلیۆم بووە لە یەکێک لە ماڵەکانی گەڕەشی زێڕینۆکی شاری سلێمانی. بەهۆی ڕووداوەکەەوە هیچ کەسێک زیانی بەر نەکەوتووە، کەس بریندار نەبووە، تەنها زیان بەر ماڵەکە کەوتووە. بەپێی ئەو زانیاریانی دەست من کەوتووە لەم دەوروبەرە لەو شارحاڵانی کە لەم ناوەدا هەیە، تەنها زیان بەرەو ماڵە کەوتووە کە بتڵە غازەکەی تیادا تەقیوەتەوە. ئەوەی دیکە ماڵەکانی دەوروبەری تەنها هەندێک لە ماڵەکان پەنجەرەیان شکاوە، بەڵام زیانی گیانی نەبووە. ئەوەی کە هەیە ئەو کەسەی کە بتڵی غازەکە لە ماڵەکەیدا تەقیوەتەوە کاری پڕکردنی میزەڵان دەکات، ئەو میزەڵانانی کە بە غازی هیلیۆم پڕ دەکرێت و بۆ نەو ئاهەنگەکان بەکاردەهێنرێت. کاری ئەوەیە ئەوەی کە ڕووی داوە ئێواری ئەمڕۆ تەنها تەقینی بتڵێکی غازی هیلیۆم بووە لە گەڕەشی زێڕینۆک، بەڵام زیانەکان تەنها زیانی مادین، زیانی گیانی بەدواوە نەبووە. ئەوەی کە هەبوو بەدواداشوورم کردووە لەم ناوە کە ئۆتۆمبیلێک لەم دەوروبەرە پارچەی بەرکەوتووە جامی شکاوە، بەڵام زیانەکانی ئەوتۆ نەبووە. ئەوەی کە هەیە تەنها زیان بەرماڵە کەوتووە و زیانی گیانی نەبووە. لە ماوەی ڕابردوودا لە ساڵی ڕابردوودا جارێکی دیکە لە هەمان ماڵ دەنگی تەقینەوە بیستراوە، بەڵام زیانەکانی ئەوتۆ نەبووە، زیانێکی کەم بووە کە بتڵێک بە هەمان شێوە لەو ماڵەدا تەقیوە، بەڵام ئەم جارە دەنگی تەقینەوەکە ئێجگار بەرز بووە. ئەوەی کە لە سەرچاوەیەک لە ئاسایی سلێمانیشەوە بە 1964 وتراوە کە تەنها تەقینی بتڵێکی غازی هیلیۆم بووە لەو ماڵەدا.